بەخێر بێنەوە گەورەترین یاریانی لەو هەفتە بڵاو دەکرێنەوە چەندانەیەکن یەکەمیان و گەورەترین یاری کە لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە یاری گراند توریزمۆ 7 بڕیارە لە چواری مانجی سێ بڵاو بکرێتەوە ئەو یاریەکێکە لەو یاریانێکەوە چەندین ساڵە چاوەڕوانی دەکەین بەڕاستی بەڵام هۆکاری ئەوەی کە تاخیر دەبیتن هۆکارەکەی بۆی دەگرێتەوە کە پێشتر جیتی سپۆرت بڵاو کرایەوە یاریێک بوو تەنیا فۆکسی لەسەر ئۆنلاین بوو گەیمەران تقریبا یاریەکان خۆش دەبیست بەڵام دایانویست ئەمە مۆدی کامپینمان دەوێتەوە ستۆریمان دەوێتەوە ساو پلەیستیشن ژووتی باشەکە پۆلیفلۆگان پۆلیفیگان نای ستودیۆکە هەلبی دەکەم ئەوەی کە یاری گراند توریزمۆ دروست دەکەم ڕەنگەن چەند ئەو زارە کامپینمان هەیە لە بۆتان بەڵام دەبی ئینتەرنێتی بەردەوام لەسەروی کۆنسۆڵەکە دەگەرە ناتوانانی یاری بکەیت دەبی بەردەوام ئینتەرنێت تەبی و یاریەکە زۆر قەشەنگ دیارە هەرچەندە خەڵکی بەگشتی ریڤیوەرەکان نمرەی باشیان پێدایان بەڵام دەڵێن گرافیکەکەی زۆر سەرنجڕاکێش نییە هەرچەندە لەبەرەوەی یاریشی سیمیلیشنە واتە هاوشێوەی فۆرزایی نییە فۆرزا وەکو فۆرزا مۆتۆر سپۆرتە تقریبن و یاریی سیمیلیشنە ینی هەوڵ دەدا بە جوانترین و باشترین شێواز فێری ئەوە بکات چۆن ئۆتۆمبیل لێ دەخوڕی وەروەها لێخوڕنی ئۆتۆمبیلیش ئاسان ناوی لە ناویدا کۆمەڵی مۆدی تێدایە بەناوبانگترین مۆد کە خەڵکەی زۆر باسی دەکەم مۆدی هیستریەکەیە کە لەچێ قاوەخانەکە یاخود کافەیەکەی لەوێندەر مێژووی ئەو ئۆتۆمبیلانە دەخوێنیەوە و ئۆبجێکتیڤت دەداتێ ئەرکە دەداتێ گەرتەواویان کە زانیاری زیاتر لەسەر ئۆتۆمبیل کۆ دەکەوە کە تۆزێک فێرە کللتور و ڕۆشنبیر دەبی لە ناو دنیای ئۆتۆمبیلەکان بەگشتی کە پێم واشتێکی جوان مێژووی ئۆتۆمبیلەکان بۆ شوازە نیشان دەدرێن بەگشتی تاکە چێشە لەو یاری کە خەڵکەی زۆر ڕخنەی لێگرپی ئەوش دەڵێن لە ڕێگەی ئەپدێتەوە چارەسەر دەکرێت ئەوەیە کاتێک کە زۆر خێرا دەڕۆی هەست بە خێراییەکە ناکەین کاتەکە مەوشنەکەی دەوروبەرت مەوشن دروست دەبیتن چۆن دەڵێت جووە دروست دەبی لە ئاوێنەکان زۆر سانزاتێش نییە مۆدی ڕێی تریسینگت هەیە لەگە پرفۆرمانس ڕێی تریسینگەکە هەر 4K 60 فرێمە یاخود داینامیک 4K 60 فرێمە و پرفۆرمانسەکەش 4K 60 فرێمە بەڵام لە ڕێی تریسینگەکە ڕێی تریسینگ لە ناو یاریەکەی نابینی کاتێک یاری دەکەیت کیوب ماپی دەبینی کە وێنەدانەوەیەکی دەستکردە بەڵام ڕێی تریسینگ دەبینی کاتەکە یاریەکە ریپلی دەبتەوە کە خۆی کاتەکە دەبیتەوە یاخود دیمەنی ڤیدیۆیەکان ڤیدیۆیی نیە ئەویش هەر ڕێندەرە لە ریل تایم بەڵام خۆت کۆنتترۆلی ئۆتۆمبیلەکە ناکەی لەو کاتان ڕێی تریسینگ دەبینین و دەڵێن جوانترین ڕێی تریسینگە تاوەکو ئێستا لەسەر ئۆتۆمبیل بەکار هاتبی لە هەر یاریە کە ڕێی تریسینگی سەرنجڕاکێشە بەڵام ئەگەر بێت و ڕێزۆلوشنیان تۆزێک دابەزاند بە ڕێی تریسینگەکەیان زیاتر گرنگی پێدا بە پێم وایە باشتر بوو لەسەر حسابی ئەوەی کە ڕێی تریسینگ ناتوانانی یاری بکەیت تەنیا دەتوانانی بیبینی لە هەندێک کات ساو گراند توریزمۆ 7 من وەک خۆم بەنیازم یاریەکە بکڕم بێگومان بەڵام جارێ نە لەبەرەوەی دوو یاریم هەیە هێشتا تەواو نەکردین هەردووچیان دەمەوێت دوو یاریە ئێلدن رینگ و هۆرایزن تەواو بکەم ئینجا دەست بە گراند توریزمۆی بکەم بۆ چونیەوە کۆمنتیەوە لە کۆمنت بینوسن خۆشەویستانم ڕاگنەڕۆک لەو هەفتەیە بەردەست دەبی بەڵام ڕاگنەڕۆکی گارۆڤاری نا بەڵکو ڕاگنەڕۆکەی ئەساسنی ئەساسن کریت ڤالهاڵا دۆن ئۆڤ ڕاگنەڕۆک یاخود بەرەبەیانی ڕاگنۆڕاک ئال بڕیار لە دەی مانجی سێ بە فەرمی بەردەست بیوەتە لە هەفتەی داهاتوو بەردەست دەبیتن و چ لە خۆ دەگری دیڵسیەکە کە نرخەکە یەکجا گرانە پێویستە بە خۆڕایی بە یاخود دە $5 بە نەک بە $30 بی کەمانی بیسۆفت ناتوانم بیکڕم بێگومان لەبەرەوەی نرخەکەی زۆرە پێم وانە شایانی $30 بی بەڕاستی پێتان برێم یانی ئەساسن کریت ڤالهاڵا پێم وایە یاریی باش بوو بەڵام زۆر سەرنجڕاکێش نەبوو بەقەت لە بۆ من وەکو ئۆریژن و ئۆدسی چزای یاریە کۆنەکەیان ڤالهاڵا یاریی ئۆکێ هەرچەندە $1 کۆ کردەوە پارکی زۆر لە بەرەوەی ڤایکینگە ڕاگنەڕۆک باسی دەکە باسی ئەوەی دەکە کاتەکە تۆ وەکو ئایڤۆر لەگەڵ هێزی ئۆدنی بێکەوە خۆتان ئامادە دەکەم بۆ بەرەبەیانی ڕاگنەڕۆک و تەرتیبات و نازام پەیوەندی بە ڕاگنەڕۆکی هەندێک بۆسفایکی نوێ دێتن هەندێک تەکنیکی نوێ دێتە ناو یاریەکە هەندێک حرەکەی نوێتە ناو یاریەکە و ماپێکی تەواو نوێش لە بۆ دەکرێتەوە لە بۆی بچێن ناوی بەڵام ئایا ڕاگنەڕۆکە بەقەدر ڕاگنەڕۆکەکەی دیکە بەقوت دەبی نەخێر فرۆشی زۆر دەبی نەخێر چاوەڕێی ڕاگنەڕۆکەکەی دیکە دەکەین بزانین ئەو کەنجینە بڵاو دەکەستە زیاترتان باز دەکەن یارێکی دیکەش لەو هەفتەی داهاتوو لە دەی مانجی سێ ئەپدێتی نێکست جێنی لە بۆ بەردەست دەبی واتە ئەپدێتی کۆنسۆڵی پلەیستیشن 5 و Xbox Series لەوە بەردەست دەبیتن یاری تراپیکۆ 6 یاخود تراپیکۆ 6 ئەو یاریەکەوە تۆ ڕۆڵی دیکتاتۆرێکی دەجێڕی پیاو بیچە ئافرەت و حکمی چ دەکەی حکمی گەلوونەتەوەک و وەروە وڵاتە چی دەکەی بە شێوەیەکی دیکتاتۆرانە بەڵام بە ئارەزوی خۆتە بێ دیکتاتۆرێکی زۆر خراپ یا هەر دیکتاتۆر بی بەڵام بە شێوە شێوەکان یارمەتی خەڵکی خۆت بدێ و سیتی بیلدینگە واتە بەرەمێنان و دروستکردن و پەرەپێدانی شارێکە پارەکەی کە لە بەردەستە دابەشی بکەیت لە بۆ ڕێگاوبانە نەخۆشخانەیە تەرتیباتە ستی بیلدینگە ئەوکەین دروستکردنی شارە لە مۆبایلی هەمووتان شارەزانە لە ئایپاد شارزانە بەڵام ئەویان تایبەتە بە کۆنسۆڵ و پیسی هەر لە هەفتەی داهاتوو یاری E2K22 بڵاو دەکرێتەوە ئەو یاریکەوە ئاڤێژنی ڕابردوو کێشەی تەکنیکی 1000 بۆ ئێش تقریبا زۆرترین و خراپترین ریڤیوی لە بۆ کرا گەیمەران زۆر لێنە ڕازی بوون گلیچی زۆر بەڵام ئەو جارە بەڵێن دەدەن تۆنێک کۆنتێنتی نوێ تێدایە خزمزاری نوێ تێدایەوە تۆنێک بەرەو پێشچوونی نێو گرافیکی یاریەکانی WWE تێدایە هەرچەندە ئاساییە بڵێ WWE یاخود WWE هەردووچی ئاسایە من کاتی خۆی زۆر عاشقی WWE بووم بەڵام ئێستا ئەوەندە بۆ دەرەجەی تەماشا ناکەم بەرەوەی مەجارم نییە بەڵام دی ئەندەرتێکەر و جۆن سینا و باتیستا و چیت کەمامە تریپل ئەچ و
کەین و شۆن مایکلس و ڕێی مستریۆ کەین و ئەندەرتێکەر و دووبارە دەکەمەوە زەبە لایبەکان دەناسم ڕاندی ئۆرتن و ئێج و ئانا هەمویان تەقریبان تێدێ ئەو جارش و گرافیکەکەی جوان دیارە ئینشاڵڵا سەرکەوتو دەبی لە بڕی WWE بەڕاستی بەشەکە لە گەورەبوونی منداڵی من کاتی خۆی و یاریەکانی WWE کاتی خۆی زۆرم بەدڵ بوو بەڵام بۆ ئاخیرانە زۆرنا لە 11 مانگ بەردەست دەبی لەسەر هەموو کۆنسۆڵ PC بێمە سەر هەواڵەکی زۆر سەیر هەرچەندە هەواڵەکە فەرمیە بەڵام دەرێت زۆر سەیر لەبەرەوەی هێشتا PlayStation 5 تەواتی لە جیهاندا بەردەست نەبووە بەو شێوازەیە خەڵکەم نیان کڕیوە کەچی لێستا پاتنتێکمان بەدەستکەوتێت لەلایەن مارک سەرنی بەرەماتیەوە پاتنتە باسی ڕێی تریسینگ دەکات لە بۆ هاردوێردێکی نوێی PlayStation هاردوێردی نوێی PlayStation چ دەبی PlayStation 5 پرۆیە یاخود PlayStation 6 یان یەک لەو دوێیەکی 100% یان ئەو لە تێدانی منە خۆم پێم وایە پاتنتە باسی دەکات ئەوەندەی کەی تێگەیشت مۆدل لە ئینتەرنێت لەسەر خوێن پاتنتەکە باسی ئەوەی دەکات کە ڕێی تریسینگ لە ریل تایم بەردەست بخەن لە بۆ هەموو یاریەک وا تێدەگەم کە کواڵیتی یاریەکەی لە 4K بکرێتە 2K بەڵام ڕێزۆلوشن یانی تۆزێک دابەزێنرێ بەڵام ڕێی تریسینگ بە فەرمی بەردەستبی لە 6 فرێم وە کاریگەری نەکاتە سەر CPU-ەکەی ڕێی تریسینگ پەیوەندی بە GPU هەیە زیاتر لەبەرەوەی بەشێکی گرافیک فیدلیتیە دەبی GPU کۆنسۆڵەکە بەهێزبی اینجا توانی لەسەر حسابی CPU کە CPU واتە پرۆسەسەرەکەی پەیوەندی بە چ هەیە پەیوەندی بە فرێم ڕێیتەوە هەیە ئەگەر ئەو دووە باڵانسێک ڕابگیرێ بەڵام GPU-ەکەی تۆزێک بەقوتربی دەتوانرێت بە ڕێی تریسینگە بە یاری بکرێت ڕێی تریسینگ واتە وێنەدانەوەکە لە کاتە ڕاستەقینە هەبیتن بێ ئەوەی کەوا کیوب ماپ بکرێت کۆپی پێستی وێنەدانەوەکان بکرێت کە زۆر سەرنجاچێژ نییە زۆر بە یاریەکانی کیوب ماپ بەکاردێن ئەجا کیوب ماپی ڕێزۆلوشنی بەرز هەیە بەڵام کیوب ماپی زۆر سەرنجاچێشمان نەبینیوە تاوەکوستە لە هیچ یاریەک بەڵام ڕێی تریسینگ یەکجار سەرنجاچێش و ناوازی و یارانی کە بینیوتانە ڕێی تریسینگی دەزان کە چەندە ناوازەیە مارک سەرنی ئەو کەسێکەوە دیزایانی PlayStation 5 و هاردوێردەکەی کردیە دیزایانی PlayStation 4 کردیە دیزایانی PlayStation 3 کردیە دیزایانی PlayStation 2 کردیە ئەو کابرەیە کەی دەتوانین بڵین باوکی دیزایانی کۆنسۆڵەکانە وەکو دیزاین مەبەستم شێوە نییە وەکو دیزایانی پرۆسس و GPU ڕام و کولین سیستم و پارچەکانی ژوورەوەیەکەوا دەکا بەرهەم شتەکان بەرهەم بینی وێنە بەرهەم بینی ئەو پاتنتە دەڵێن لە یەک مانگ پێشتا دروست کرایە بەڵام ئێستا بە فەرمی لە ئینتەرنێت بڵاو کرایتەوە و پاتنتێکەکەەوە سۆنی دەیە بەناوی خۆی بکە لە داهاتوو تەنیا ئەو بتوانانی ئەو زۆر تەکنۆلژیا بەکاربێنی هەرچەندە ئەو شتێکەوە سۆنی بەتەمە ئەکید مایکرۆسۆفتیش هەر بەتەمایە هەر هەمان شتە هەمان لێڤڵن هەردوو لە کەس دەکەس باشتر نییە لەوانێت PlayStation لە لایەک باشتر بی مایکرۆسۆفت لایەکە باشتر بۆ منە سیریەس X وەکو گرافیک و فیدلیتی و GPU تۆزێک بەرزتر لە PlayStation 5 بەڵام PlayStation 5 لە ڕووی پرۆسسەوە تۆزێک بەقوتر لە Xbox Series واتە هەمان شتن بەڵانسن بەڵام لایەک لە لایەک گرنگی بە شتێک دەدا زیاتر بۆ منە زۆربەی یاریەکان سە PlayStation فرێم ڕێیتیان بەرزترە زۆربەی نەک هەر هەمووی Xbox Series زۆربەی یاریەکان ڕێزۆلوشنیان بەرزترە بەڵام فرێم ڕێیتیان لەوانی تۆزێک کەمتر ئەو PlayStation 5 Pro بە بڕای من وەکو خۆم پێم وایە PlayStation 5 Pro بە شێوازێک دەبی کە 2 ساڵی کە لەوانەیە بڵاو بکرێتەوە ئەو PlayStation ئێستا هەمانە ئەو بەیسەکە دەبی PlayStation-ی سلیم هەبی لەگەڵ PlayStation 5 Pro هەبی پرۆەکە 2K یاخود 4K 6 فرێم بە ڕێی تریسینگەوەت بداتێ سلیمەکە وەکوی ئێستاە فرێم ڕێیت هەڵبژێری یان ڕێی تریسینگ هەڵبژێ بەڵام لە پرۆیەکەی هەردووکت لێک کات پێدەدا پێم وایە شتێکی سەرنجاچش دەبی وەکو خۆشم گومانم لەوەی نییە داهاتوی PlayStation 5 بەو شێوازە دەبێت PlayStation 5 پرۆمان هەیە PlayStation بیسەکەمان هەیە لە هەمان شت لە بۆ Xboxیش لە دەنگۆیەکم جێرە بوو لە هەفتەیە کە دەڵێن Xboxش بەنیازی دروستکردنی دوو کۆنسۆڵی نوێ یەکەشیان پڕۆترە لە کۆنسۆڵێکی ئێستا هەیە بەڵام باوەڕ ناکەم وازوو بڵاو بکرێنەوە بەلایکنی 2 ساڵی پێویستە لەبەرەوەی بخوانزانین ئەستاحانی هەشتەڕیش نییە شۆرتێکی گەورە هەیە دروستکردنی چیپ کێشەی گەورەتیەکەتیە هیوادارم ئەو هەواڵە بە تەواوەتی تێگەیشت بن مەبەستم چێ لە PlayStation 5 Pro یاخود Xboxش تەواو نوێ تاکە جیاوازیان چ دەبی وەکوتم لە جیاتی ئەوەی فرێم ڕێیت هەڵبژێری یاخود کواڵەتی یاخود ڕێی تریسینگ هەڵبژێری لە بەشی پرۆیەکەی کۆنسۆڵە بەتواناترەکە نوێیەکە هەردووکت لێک کات پێدەدا بەپەی دەنگۆیەکی نوێبی ڕیکەرە و زەپێکەرێکی نوێبی دەڵێ ئەو ساڵ چاوەڕوانی تریلەری GTA 6 مەبن من ڤیدیۆیەکەم بڵاو کردەوە لە هەفتەی زیاتر باسی ئەو مۆزوعام کرد دەڵێم ئەو ساڵ لەوانێت تەنیا وێنەیەک یاخود لۆگۆیەکی GTA 6 ببینین چاوەڕوانی تریلەری مەبن ئەو ساڵ بەڵام چەند زانیارێکی دیکەش لەو هەفتەی لەسەر GTA 6 بڵاو کرا من لە ڤیدیۆیەکەی خۆم زۆر بە دوور و درێژتر باسم کردکەوە ماپەک یاخود ڕۆکستا بە فەرمی پاتنتەچی لە بۆ ماپی GTA نوێ بڵاو کردیەوە هەر ڕۆکستا بە فەرمی ناڵە GTA 6 بەڵام دەڵێت GTA نوێ و لە پۆستەکەی کە کردیشان لە تویتەری خۆ لە هەموو سۆشیال میدیا کردیان نایانگۆ GTA 6 وتیان GTA داهاتوو کاکی GTA 6 ئەو ماپە نوێیە لە ڤیدیۆکە زیاتر باسم کە وەڵام بە کورتی لێرە بۆ کەسانی ڤیدیۆکەیان نەبینیوە ئەو ماپە زیاتر گرنگی بە مۆدی ئۆنلاینەکەی دەدا بەڵام بە شێوازەکەوە ماپەکە دابەشی چەندین ناوچە دەکری هەر ناوچەی زۆنێک دەبێتن هەر زۆنیشی تۆنێک یاریزانی تایبەت بە خۆی تێدا و کاتێک لە زۆنێک دەچێت زۆنێکی دیکە پێویست بە لۆد سکرین نییە مەسەرەن کاتێک تۆ لە یاریەک دەردی لە ناو GTA
ئۆنلاین دەچێت یاریی دیکە دەچێت مەرحەلەیەکی دیکە پێویستە شتەکان لۆد بکرێتەوە ئەو لۆسکرینە نامینێ و لەوانەیە لێک نەخشەی گەورە زیاتر لە 180 یاریزان بێکەوە یاری بکەن و یەکتر ببینین کە ئەوەش تەنیا لەسەر PlayStation 5 و Xbox Series هێشتا ئەنجام بدرێت بۆیە من ڕۆژ بە ڕۆژ زیاتر دێمە سەر قەناعەتی کە GTA 6 لەوانەیە لە بۆ Play 4 و Xbox One بڵاو نەکرێتەوە لەبەر ئەو مواصفاتانی کە Rockstar باسی دەکە و کاری دەسە دەکات و بەرهەمی دێنی لە بۆ GTA 6 هەمووی پەیوەندی بە SSD و سپیدەوە هەیە بە خێراییەوە هەیە بە لۆسکرین هەیە چشتێکی لۆسکرینی نییە یاخود زۆر کەمە PlayStation 5 و Xbox Series کە لۆسکرینیان لە خولەکەوە هیناتە 15 سرکەی یاخود هیناتیانە 3 سرکەی یاخود هەرنیان هێشتێ نوێترین زانیاری لەسەر State of Play کە بڕیارە لە مانجی سێ ئەنجام بدرێت بە حسابات و کتابات دەبی ئەنجام بدرێت لەوانەیە بەهۆی شەڕی ئۆکرانیا و رووسیای تۆزەک سۆنی ئەو State of Play دوا بخە لەبەرچە لەبەرەوەی دەیەوێ لە کاتێک قسەکانی خۆی بکاتن کە قسەکانی زۆر مهم دەبن ئەو مانگەی لەبەرەوەی پێمان وایە شۆکەیسێکی گەورەیە کۆنفرانسێکی گەورەیە خزم زارێ نوێیەکی خۆی ئاشا دەکە کە PlayStation Plus شتەکە PlayStation Pluسی نوێمان هەیە وەکو پریمیەم و تەرتیبات شتێکی کە لە هەفتەکانی کە باسم کرد لە بۆتان کە نرخی دەبتە $10 $12 وەروە $16 کە پەیوەندیان بەچە هەیە زیادکردنی یاری PlayStation 4 و PlayStation 5 لەسەر PlayStation 5 یاخۆ لەسەر PlayStation 4 یاری Play 4 دیکە لەسەر Play 4 یاخود یاری کلاسیکەکان زیاد بکەن وەروە ستریمینگیش لە بۆ یاریەکانی Play 3 و Play 2 بەردەست بخەن بەپێی سەرچاوەیەکی نوێبی دەڵێ لەوانەیە دوا بخرێت لە مانجی سێ بەڵام ئەگەریشی هەیە هەرڕوو بدە بەهۆی شەڕی ئۆکرانیا رووسیا چکە ئەگەر لەبیرتانبی پارساڵیش سۆنی بەهۆی یەک لە ڕووداوەکان بزەب لەبیر نیە ڕووداوە بوو بەڵام یەک لە State of Play-ەکانی خۆی دوا خست بەهۆی ئەوەی شتێک لە دنیا ڕوویدا بزەب لەبیر نیە چ بوو بەڵام دوای خست بماوە 1-2 هەفتە دوای دەستی پێکردە سۆنی و عالتی هەیە دەیەوێت جیهان ئامادەبی وەرزانی هەموو دنیا چاوەڕێی PlayStation هێشتاشی نێوە نیشان بدە ئەکید هەموو دنیا چاوەڕێە وەکو گەیمەر بەڵام کەسانی دیکە کە گەیمەرینە نەخێر چاوەڕێ نینە بەڵام ئایا سۆنی ئەو شتێک کە باسی دەکات ئەوەندە زەخمە کە پێویستی بە دواخران هەبی تاوەکو سەرنجی هەموو ڕاشی بێگومان دەبی واوی خنوزاری نوێی هەیە PlayStation VR 2 هەیە وەروەها دەنگویەکی زۆر گەورەشێ لەسەر یاریەکانی Infamous و Sly Cooper کە بەشی نوێیان لە بۆ دروست بکرێت بەڕاستی من Infamousم نەکردێتەوە کوێستەوە Sly Cooperش تەنیا دەیناسم وەکو کاراکتەرێکی ڤیدیۆ گەیمە بەڵام یاریەکانیم نەکردووە بۆیە من ناتوانم زۆر سەرنجانی بڵێم زۆر دڵخۆشم بەو یاریانە یاخود دڵخۆش نیمە درۆتان لەگەڵ ناکەم من ئاشنای دوو یاری نیمە بەو شێوەستەنیە ناوەکانی بیستوەکە IP PlayStationینە ئەو دوو یاریە و تۆنە یاری نوێ و ئاکیدی ترۆیلەری God of War Ragnarok هەمووی لەو State of Play ئەنجام دێت کە پێم وایە شۆکەیسێکی زەبەلەح دەبی هەر کاتێک ئەنجام بدرێ بێگومان بە لایڤ ستریم لە چەناڵی خۆم بی یاخود چەناڵی هاوڕێ یوتیوبەرەکانم بی هەر هەمومان بێکەوە هەمووتان بۆ دەگوازینەوە ڕیاکشنمان ڕاستە خۆ دەبینێت بینە سەر فیفای ئۆکێ فیفا 23 دەنگویەکی گەورە یاخود دەنگو نییە وە لەبەر تۆم هەدرسن بڵاوی کردەوە و لە 1-2 ماڵپەڕیش مەقالەکەی دووبارە شێر کردیتەوە ئەویان تقریبا کۆنفرمیشنە و تقریبا دەزانینکەوە EA بانقەست ئەو هەواڵەی دزە پێ کردێتەوەکو خەڵکی ریاکشنی خەڵکی وەربگری دوای بە فەرمی بڵاوی کاتەوە فیفا 23 کڕۆس پڵەی تێدا دەبی واتە گەیمەرانی PlayStation لۆ یەکەم جار لە مێژوودا دەتوانن لەگەڵ گەیمەرانی Xbox یاری بکەن هەردوو لا بەیەکەوە یاری فیفای بکەن کە ئەوە پلێر بیسی فیفای زۆر بەرزتر دەکاتەوە مەسەرەن لە بۆ یاریەکان هەرچەندە گەیمەری فیفای یەکدار زۆرە پێویست بە چاوەڕوانی نیە تاوەکو یاریزانێک ببینیەوە تا یاریەک بکەی لەو نمونە بەڵام هێشتا گەورەتر و فراوانتری دەکاتن گەیمەرانی PlayStation و Xbox یاخود PC بە تەواوەتی کڕۆس پڵەی دەبی هەموو پێکەوە دەتوانن یاری بکەن وەروەها بە فەرمی ئەو شتەش دەزانینکەوە World Cup یاخود مۆندیالی پیاوان و مۆندیالی ئافرەتان لەناو فیفا 23 جێگیر دەکرێن بەڵام کێشەکە ئەوەیەکەوە فیفا 23 لەوانەیە ئەگەری هەیە لە بەرەوەی تاوەکو ئێستا EA عقدی خۆی لەگەڵ فیفای نوێ نەکردیتەوە لەوانەیە دوای یاری بیناوی فیفای تێدا بەکاربینن بە پێی قسەکانی تۆم هەدرسنیوی کە یەکێکە لە دزەپێکەرە هەرە بەتواناکان و جێگەی باوەڕشە کاتە کەشتێک بڵاو دەکاتەوە دەڵێ EA لە ژوورەوە لەناو کۆمپانیای خۆیان ناویان لە فیفای نەیە EA Sports FC یاخود ئەزەوە FC بە چمانایەک دێ بزەبت خۆی مانایەکەی تقریبا دیارە FC بەمانای دێ فوتبۆل کلوب دێ بەڵام لێرە بەمانای دێتن بزەبت نازانی ئایا فوتبۆل کلوبە یاخود شتێکی دیکەیە بەڵام لەوانەیە ناوی لێ بنێ EA Sports FC من وەک خۆم چاوەڕێم دەکرد لێرانی لێ بنین EA Sports فوتبۆل یاخود فوتبۆل بەس فوتبۆلمان هەیە سەودەی بڵێ EA Sports FC ئەوە ناوەکە دەبیت لە دوای 29 ساڵی ڕەگ لە بڵاوکردنەوەی یاری فیفای ناوەکە لەوانەیە لە کۆتاییدا بگۆڕدە لە 2024 بەڵام فیفا و EA ئەو جارە هەموو شتێک لە توانیاندا هەبی ئەنجامی دێنە بۆ گەیمەرانیان لە ئەتاوەکو ئەردوو لا متمانەی گەیمەران بەدەست بێنن چونکە هەم فیفا لایسنسەکەی لەوانەیە بداتە یاریێکی دیکە و هەم EA یاریێکی تازی ئاواز دروست بکە کە فیفای تێدا نەبێت ساڵی 2024 ساڵی سەرنجاچێش دەیبزانین فیفا و EA بەتەمای چنە وەچمانیشان دەدات ئۆکەی چەند هەواڵە
هەڵەیەکی خێرام هەیە لەسەر ئێلدن ڕینجی بەڕاستی چکە ئەو هەفتەی بە جیهانی گەیم بەتەواتی داپۆشی لە هەموو جیهان بۆ نمونە ئێستا بە فەرمی دەزانینکەوە لە بەریتانیای ئێلدن ڕینگ زۆرترین فرۆشی هەبووە لە کاتی چەوە لە کاتی Red Dead Redemption 2ەوە عنی بەقەدەر Red Dead Redemption 2 نەفرۆشە بەڵام زۆر نزیکە لە Red Dead Redemption 2 و یەکەم یاریکە کە Call of Duty نەبی Battlefield نەبی فیفا نەبی بەو شێوەیەش بفرۆشێت تەنانەت زۆر لە Horizon Forbidden West زیاتر فرۆشە بێگومان لەوی زیاتر فرۆشە لەبەرەوەی Horizon تایبەتە بە PlayStation Elden Ring مڵتی پلاتفۆرمە لەسەر ئەم پلاتفۆرمەکان بەردەستە لەسەر ستیمی زیاتر لە 850 یاخۆ 600,000 کەس پلەیر بیسی هەبووە واتە لە یەک کاتدا 800 زیاتر لە 800,000 کەس یاریان کردی Elden Ring دەڵێن لە ئەمریکای زیاتر لە 10 ملیۆن کۆپی لێ دەفرۆشێت لە خلالی کەمتر لە 2 هەفتەیە لە هەفتەی داهاتوو زیاتر لەوانەیە زانیاریان بەرز کرد کە چەند ملیۆن کۆپی لێفرۆشە بەندای نامکو لە مانکانی ڕابردوو بە فەرمی ڕایان گەیاند کەوا حەز دەکەن زیاتر لە 4 ملیۆن کۆپی لێ بفرۆشن لە خلالی یەک مانگ بەڵام ئەکیدم 4 ملیۆن کۆپی زیاتر لێ دەفرۆشێت لە خلالی یەک مانگ من وەکو خۆم پێشبین دەکەم 10 ملیۆن بی لە خلالی هەفتەیەک 15 ملیۆن بی لە خلالی 2 هەفتە و بگاتە 20 ملیۆن کۆپی لە خلالی 6 مانگ قسەکانم زین ڕازە لەچی یاخودنەوە پێشبینی خۆمە هەواڵەکی دیکە لەسەر Elden Ring لە ماپەڕی Elden Ring ویکیچیان لە بۆ دروست کردیە ماپەچیان دروست کردیە ماپەکەی Elden Ring بە تەواوی هەموو کردیتەوە هەموو ئەو شتانە بەردەستن کە تو لەوانەیە زۆر بە دوایدا بگەڕێنە و نەخشەی جیهانەکە بەدەستت نەکەی بۆ منە فلاسکەکانی یەکزا میهمن بۆ زیادکردنی HP-ەکەی خۆت و دووبارە خوێن بەدەستێنانەوە دەتوانین لە ڕێگەی ئەو ماڵپەڕەی لە ڕێگەی ئەو ماپەی شوێنەکانیان بدۆزیەوە لەبەرەوەی Elden Ring یەکێک لە شتە میهمەکانی Elden Ring ئەوەیەکەوە پێت ناڵێ ئەو شتە لەکوێ دەبی خۆت عشوایی لە دنیاکە بسوڕێتەوە و بیبینی و بزانی ئەو شتە لێرەیە سەو ماپەکەی بەتەواتی هەموو شتەکەت پێ ناڵێ کە ئەوەش لایەنەکە لە لایەنە سەرکەوتوەکانی یاری Elden Ring و بێگومان جۆر مارتن وێنەی خۆی لە تویتەر و ئینستاگرام و فەیسبوک و تەرتیباتی خۆی بڵاو کردەوە ماسکەچی بەستە یەکێ لە بۆس فایتەکانی ناو یاریەکەوە ترێلەکانیشێ من سپۆیل ناکەم باسی ناکەم دوایە ڤیدیۆی شەڕ زیاتر باسی دەکەم ئەو کارکتەرە چییە و لەبەر چش ئەو هاو گرینگە لە ناو یاریەکەی Elden Ring جۆر مارتن دەڵێ لە کۆتاییدا لە دوای چەندین ساڵ لە کارکردن لەو یاری ئێستا یاری Elden Ring بەردەستە لە بۆ هەموو گەیمەران یاخود ئەو کەسانی کە حەزیان یاریەکەیوە بەڵام ئایا جۆر مارتن بەخۆی یاریەکەی دەکەن ناکە من نازانم کردیتی یاخودنا بەڵام ئەو نووسری بەشەکە لە نووسینی ینی چۆن دەڵێت دەوڵەمەندکردنی جیهانی Elden Ring لەلایەن ئەوە کرێ واتە دقی یاریەکەی نووسێ بەڵام جیهانی یاریەکەی گەورەتر و فراوانتر کردی و باکستۆری دایتە هەندێک لە کارکتەرەکان و جۆرا مارتنەگەر نایناسن یەکێکە لە بەناوبانگترین نووسەرەکانی جیهان و ڕۆمانەکانی Game of Thrones نووسیە کە کرایتە زنجیرە و تقریبان دەڵێن دووەم یاخود یەکەم زنجیرە لە هەموو جیهان بەپێی ئەوەی کەوا چەند حەزل لەوە یاخود لە Breaking Badە بەپێی جۆبلیست بیتن بەپێی هەلی کاربی لەلایەن ستودیۆی ساکەر پانچ دەڵێن پێویستمان بە کارمەندی نوێیە بەڵام ئەو کارمەندە نوێیە ئەگەر لە بۆ هەر بەشەکی وەری بگرین پێویستە یاری Ghost of Tsushima کردبی و بە تەواوەتی سەرنجی دابی یاخود ئینڤێستی کردبی بۆ بەرهێنانی کردبی لە بیرکردنەوە لە کۆمباتی یاری Ghost of Tsushima و ئاگداری هەموو لایەن و تەکنیکەکانی Ghost of Tsushima بی ئەو قسە یعنی چ یعنی ئێستا مە کەسی تعیین دەکەین لە فەرقمان دەوێت کە لە Ghost of Tsushima شارەزابی لەبەرچە بێگومان لەبەرەوەی کەوا بەشی دووەم یاری Ghost of Tsushima بەرهەم دێ ملاڵەکان ڕابردووی سفرێک ژیش باسم کردێک کە Ghost of Tsushima 2 it's inevitable بزڵ لەبیرم و کەلیمەیەکە دەڵێ هەر ڕوودەدا لەبەرەوەی سەرکەوتنێکی گەورەی بەدەستنە Ghost of Tsushima و یەکێکە لە یاریە نایابەکانی PlayStation و ساکەر پانچم خۆش دەوێت ستودیۆیەکی ناوازە نەکات خۆی کە سۆنی ساکەر پانچی کڕیەوە یەکجار دڵخۆشم لەبەرەوەی ستودیۆیەکی بەهرەدا و یاری ناوازە دروست دەکەن ئەکیدم Ghost of Tsushima دوش سەرکەوتو دەبی و خەریکی زنجیرە و فیلم و تەرتیبات توشتیشن هەموو ستودیۆیەکانی PlayStation و Ghost of Tsushima دەکرێتە فیلمی زۆر خەڵک دایانوت حەز دەکەین کیانو ریڤز ڕۆلی جین ساکای بجێڕی وەکو کارکتەری ناو Ghost of Tsushima بزانین چی دێتەوە Ghost of Tsushima 2 بە شێوەیەکی نافەرمی لەبەرمێنە هەواڵێک لەسەر یاری Fortnite لە هەواڵێک مێ لەسەر یاری Fortnite کە کارکتەری ئیتسیۆ لە یاریەکانی Assassin's Creed دێتە ناو Fortnite ئەوە وێنەکەیتی زەی پێکرایە دڵت خۆشە دڵ ناخۆشە I don't care about Fortnite okay تا لێبردن دەکەم دەکەن گرنگ نییە لە کۆتاییدا زۆربەی خەڵک ستیم دێکیان بەدەستکەتیەوە شتێکی زۆر سەرنجاتیش لە هەفتەیە ڕوویدا ئەویش ئەوە بووکەوە بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ڤالڤ وەروە خاوەنی کۆمپانیای ڤالڤ پیاوە قەڵەوەکە ڕیشە سپێکەی هەیە بەدەستی خۆی ستیم دێکی دەدا خەڵکی یاخود دلیڤەریەکانی دەدا خەڵکی ئۆردەرەکانی داخەڵکی وان دەچی هەر بە خۆڕای داخەڵکی یعنی گرینگە زۆر مهمە سەرۆکی کۆمپانیایەکی بەناوبانگ کابرا کە ملیار نێرە بەو شێوازە تەعامل لەگەڵ
کەستمەرەکانی خۆی لەگەڵ کڕیارەکانی خۆی دەکەوت لە گیمەرەکان دەکە بەڕاستی شێ زۆر سەرش بوو یوتیوبی خۆیان بە فەرمی بڵاویان کردەوە و شتێکی سەرنجڕاکێشش ستیم دێک بە فەرمی سەپۆرتی مۆد و وەروەها ئیمیلەیتەری دەکات واتە یاریەکانی پڵەی دوی نیتندۆی ئەکسبۆکسی ڕەسەن دەتوانین لەسەر ئەو ستیم دێکی ئەنجام بدەین بۆ یاریە کۆنەکانی گادۆڤواری دەتوانین لەسەر ستیم دێکی ئەنجام بدەین ئەو هاندهێڵدە پیسیە بەڵام نیتندۆ زۆر دڵی خۆش نییە نیتندۆ لەو هەفتەی تقریبا 15 ڤیددیۆی ئەو کەسانەی کەەوە باسی ئیمیلەیتەری یاخود ئەو یاریانی نیتندۆی لەسەر ستیم دێکی بە شێوەیەکی غێر قانونی کە ئەنجام درێت نیتندۆ ئەو ڤیددیۆیان هەموو سڕیەوە لە یوتیوبی بە یوتیوبی گۆوانم لە بسڕۆ هەمووی تێکداون کرد DMC کۆپی ستراچی لێدان تاکو خەڵک ئیمیلەیتەری یاریەکانی نیتندۆی نەکەن بەڵام یاریەکانی کۆنی نیتندۆی لەسەر نیتندۆ سویچی هەبەردەست نییە خەڵک نازانین چۆن بیانکە و نیتندۆ دەڵێمە پلانیشمانیە لە بۆ ئەو یاریە کۆنانە نوێکەینەوە یاخود بیانخێنەوە سەر ستیم دێکی بیانخێنە سەر نیتندۆ سویچی سەو ئالۆزە بەڵام دڵم خۆشە بە ستیم دێکی و من حەز دەکەم ڕۆژ یەکەم ستیم دێکی تیم بکڕم کەی ئێستا هەبی حالیان لە هەولێری هەبی من دەکرد بەڵام نییە سەو چاڕێوە زین چڕوددا ئاز دەکەم گەی پاسی بێت سەرێ ئەو کاتی یەکسەر دەیکڕم هیچ ئەو لە ئەولە تێدانە ستیم دێکین یەکسەر دەیکڕم ئۆکەی یەکسەر تا تووڕەبم دەی پارێ سەر بکەم تووڕەمشتری پاسێف کە بە خااتری یوتیوبیش چەندمان ڤیو هەیە لە هەفتەچی ناگەینە 20 زەکەی کەستم شە ڤیددیۆکەمان ناکردنەوە پاش کۆم بووینەوە تا ئەکسپایر بوون ماوەی ژیانی تۆی قوتابی پڕێتی لە خۆشی و چالاکی هەر بۆیە فاسلینگ سیمکارتی خێراترین ئینتەرنێتی بۆ تۆ کردووە بە بێ بەرامبەر هەر ئەوەژنا 3 گیگابایت دیاریت پێدەبەخشێت و ژیانت خۆشتر و ئاسانتر دەکات ئیتر تۆی قوتابی لەگەڵ فاسلینگ خێراترینی